ئەم کاتە باش باشتر دکتۆر خۆتۆنی باشی خۆش بێژی سپاس. سێشەمە بوو نەشتەرگەرێکمان بۆ کردی بەڵێ سێشەمە بوو. هینی بڕینی گەدە و بەستنەوەی گەدە بەڕی خۆڵەوە بەڵێ بەڵێ هەردووکیان بوو. یعنی ئەمڕۆ ئەمڕۆژ زۆر باشترە. زۆر باشە ئەمڕۆ ئەم بۆری شتانە هەمووی لابێن ئینشەڵڵا. وەکو پێمەتی لەبەرەوەی کە گەدە و بەڕی خۆڵەوە بەستراوەتەوە بەڵێ هەبێت چەند ڕۆژێ هیچ نەخۆیت و زۆر باشە سکی دەرچووە بەڵێ ئازارم دەرچووە بوو. ئازارە هەیە نە باشترم زۆر لێکم بوو. تینۆتە برسیتە هیچم نییە بەستینەوە. تینۆتە تۆ لە جانەوە لیترێکە خواردەتەوە ئەگەڵە سیە گەڕێی بەڵێ پیاسی چاکەکەم. یعنی توانی بگەڕێیت بەڵێ چاک. دا باش ئەی ئافرین هیچ شوێنێکی نایشێ قاچێ شتێ ناوەڵا هەر زۆر باشم لە چاوانێتەکە زۆر باش. تۆ نەشتەرگەرێکە زۆر گەورەیە هەو بزانە هەر زۆر باشم کە دکتۆرە ژەڵێ گەوریاڵم تەسەوڕ ناکەم ئەو گەورە کرام و ئازاریشم ماوەکەم. دەی خۆ ئازایت و دەستی منیش خۆش دەستی تۆش سپاس سپاس ئێستا تۆزێکی ترە بۆریانە بۆ لابین ئینشەڵڵا باش دەی کاتێکی خۆش سپاس دکتۆر گیان دەستی خۆش بێش.